داواکاریەکانی ئێمە لە چەند خاڵ خۆی دەبینێتەوە خاڵەکان ئەمانەی خوارەوەنە یەک بە هەموو شێوەیەک بردومان و تۆباران لەم ناوچانە بوەسێنرێت. دووەم داواکارن لە پەرلەمانی کوردستان لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە بارودۆخی ئەم ناوچە سنووریانە قەبارەی ئەو قوربانی و زەرەر و زیانانە بگەڕێتەوە بۆ خەڵکی زەرەربەر. داواکارین هەموو هەوڵێک بخرێتە گەڕ بۆ قەرەبووکردنەوەی زیانگەیاندنی خەڵکی ئەم ناوچەیە. هیواخوازین بانگێشی کونسولی وڵاتی ئێران و تورکیا بکرێت بۆ ئاگادارکردنەوەیان لە ناوەڕۆکی ئەم داواکاریانە و ڕاگررتنی ئەو کێشەرکاریانەی هەردوو وڵات بەسەر ئەو ناوچە و خەڵکی سیڤیل و بێتاوانیان هێناوە. داوا بکرێت لە هەموو لایەنە سیاسیەکان کە توژیری ئەو داواکاری ئێمە بکەن بۆ ئەوەی چیزی کە زەرەر و زیان بەم ناوچەیە نەگەن. بەداخەوە بەهۆی دەستدرێژی فڕۆکە زەنجەکانی تورکیا و تۆپارانەکانی کۆماری ئیسلامی ئەبنە قوربانی لە ناوچە سنووریەکە. ئێمە ئەمڕۆ وەکو نوێنەرانی خەڵکی کوردستان نوێنەرانی ناوچەی دەبەری باڵەکایەتی و سۆران هەناری قەندیل برادۆست لەگەڵ نوێنەرانی ئەم ناوچەیە چوینە لای سەرۆکی پەرلەمان و زێتی سەرۆکی پەرلەمان کە داواکاریان بەداخەوە دۆخێکی خراپ لەم ناوچانە چەند ساڵانێکە فڕۆکە زەنجەکانی تورکیا بردومانی ئەم ناوچانە ئەکان سەرنجام هاوڵاتیانی بێدیفاع شەهید دەبن گوندەکانە ڕوخێن ڕۆژباقی هاوڵاتیان تێکەچێ زیانێکی یەجگار زۆر بەر هاوڵاتیانەکەوە ژیان لەم ناوچانەی بە تەواوی تێبچووە. ئەم ناوچان ناوچەیەک بووینە کە لەسەر هەڵدانی شۆڕشەیەک لە دوایەکانی کوردستان خەڵکەکەی قوربانیان داوە قوربانی گیانیان داوە قوربانی ماڵیان داوە گوندەکانیان وێران بوونیان لەسەر هەرچی خۆیان ئاودانیان کردەوە. بەداخەوە جارێکی تر ئەم ناوچانە ڕووبەڕووی کارەسات و مەترسی گەورە بوون. بۆیە ئێمە وەکو نوێنەرانی خەڵکی کوردستان و پەرلەمانی پەرلەمان پشتیوانی تەواو لە داوا داخوازەکانی هاوڵاتیانی خۆشەویستی ئەم ناوچەیە ئەەکەین بۆی کار بکرێت لەگەڵ هەستی سەرۆکایەتی هەرێم و هەروەها کار بکرێت لەگەڵ سەرۆکایەتەکانی عێراق بۆی ئەم دەستدرێژیانە بۆستێن هاوزەمان لەگەڵەوە قوربانیەکان بە شەهید هەژمار بکرێن بۆ تەعویزی مالی ئەو هاوڵاتیانە بدرێتەوە و بۆ تورکیاش ساڵانێکە ئەم ناوچانە بردومانەکە وا باشترەکە بە ڕێگای ئاشتیانە کێشەی کورد لە ناوچەکانی خۆی چارەسەر بکات چونکە هەموو هێرش و دەستگیرژانە تاقی کراوەتەوە شار و دیاتەکان وێران بووینە بەڵام چارەسەری ئەم دۆخە نەکراوە. بۆیە باشترین بژاردەوەی بە ڕێگای ئاشتیانە بەنێوەنجیری هێزێکی نێودەوڵەتی چارەسەری کێشەی کورد بکات و هێزەکانی تریش ڕێعایەتی هەرێمی کوردستان بکەن بۆی بتوان هاوڵاتیان بە ئازادی بژن. بەداخەوە لەم ماوەی ئاخیری بۆی تۆپبارانکردنی ناوچەکان گەیشتە ئەوەی کە دەستدرێژەکە نزیک بۆ لە سەردەری قەزای چۆمان ژیانی هاوڵاتیان لە مەترسیدا. بۆ ئێمە جارێکی تر پشتیوانی تەواو لە داوا داخوازی هاوڵاتیانەکەین و لەگەڵ یانەبین بۆ سەرۆکایەتی پەرلەمان بەڵێنیان پێدا کە لیژنەیەکی تایبەتمەندتر ڕابەسپێرن بۆ زیاتر چاودێریکردنی ناوچەکان بۆ لە سەرخەتە بین لەگەڵ هاوڵاتیان و لەگەڵ سەرۆکایەتەکانی هەرێمی کوردستان هەم بۆ شەهیدەکان بە شەهید هەژمار بکرێن بە قوربانی هاوڵاتیان تەعویز بکرێتەوە